هاوڵاتیان سەبارەت بەم پرسە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەمان کاتدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران کە لەمڕۆدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانیشتێکی بەست دانیشتێکی نائاسایی هەڵە نەبن بەستووە سەبارەت بە پرسی ڕیفراندۆم و بەبێ بەشداریکردنی فراکسیۆنە کوردیەکان کە تێیدا دژی هەرێمی کوردستان چەند ڕۆژ شوێنێکی توندی گرتووەتە بەر لەوانە داخستنی خاڵە سنووریەکان و سەرپشکردنی عەبادیش لەوەی کە هێز بجوڵێنێت لە ناوچە جێ ناکۆکەکان بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆ و شەنوکەوی زیاتر لەو بارەوەکەین. مامۆستا ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ وەکو ئاگاداری ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند ڕێو شوێنێکی گرتووەتە بەر لەوانە داخستنی خاڵە سنووریەکان و سەرپشکردنی عەبادی لە بەرامبەر پاراستنی ئاسایشی خاکی عێراق بەو بیانەوە کە هێز بژوڵێنێت. کۆمنتی تۆ لەبارەی ئەم دوو بڕیارەوە سەد چییە لەو بارە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرانتان لە هەچکوێن. سەرتامەوێ دەستخۆشی و ماندوو نەبووی لەو خەڵک و جەماوەرە بکەم کە بە جۆش و خڕۆشێکەوە بەرەو سندوقی دەنگدان هەموو ئەو ئازارانیان وەلانە، هەموو ئەو بێموچەیان وەلانە، هەموو ئەو بێکاریان وەلانە، هەموو ئەو بێنازیەی کەوا کەسوکاری شەهیدان بریندارەکان پێشمەرگە بێموچەکان خەڵکە بێنەوت و بێنەواکان هەموو ئەم ئازارانیان وەلانە هاتن دەنگیاندا بۆ سەربەخۆیی کوردستان هەرچەندە لە نێوان دوو سەرکردا پێش نیوەڕۆ باسییان لە سەربەخۆیی ئەکرد و دەوڵەتمان بۆ دروستەکەن لە نیوەڕۆ لە نزیک نیوەڕۆ سەرکردەیەکی دیکە کە سەرۆکی حکوومەت بۆ ئەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەت دروستکردن نییە و بۆ جارێک سەربەخۆیی نییە. بەڕاستی حیفە میلەتی ئاوات هەبێ بەڵام سەرکردەی بەو شێوەیەت هەبێ، میلەتی ئاوا بە جۆش و خڕۆش و دڵسۆزت هەبێ بەڵام سەرکردەیەک کاسپی بە دەنگ و ڕەنگتەوە بکە. جێگەی شەرمە بۆ ئەو سەرکردانەی کە بە هەند داوای دەنگ لە خەڵکەکەن بەڵام بە دەنگەکانیان ناکەن، دەنگەکانیان بە هەند وەرناگرن، ڕێز لە دەنگەکانیان ناکەن. حەی بۆ ئەو سەرکردانەی کەوا بازرگانی بەسەر میلەتێکەوەکەن کە لە هەموو حاڵەتێکە ئامادەیە خوێن بدا، لە هەموو حاڵەتێکە ئامادەیە سەبر و ئارامی بگرێت لەسەر نەهامەتیەکانی ناواقع کۆمەڵایەتیەکە و ئەو نەهامەتیانەی کە ئەم سەرکردانە بەسەریان ناهێن. ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق گوزەرە کە غەیری عادەتی خۆی پەرلەمان ڕۆژانی سێشەمە دانیشێ لە سەعات 11 بەڵام کۆبنەوەیان پێش خستبوو لە بەرەوەی هاوزەمان بێت لەگەڵ ڕیفراندۆمەکە دیارە شارعی عێراقی داوای ئەوەکە مەرجعیە داوای ئەوەی کردووە و هەموو هێزە شیعیەکان بە تایبەتی هاوپەیمانی نیشتیمانی کە زۆرینەی حاکمن لە عێراقدا داوای ئەو کۆبنەوەیان کردو بۆیە کۆبنەوەکە گرێدرا و سەرۆکی پەرلەمان افتتاحی جەلسەکە بەوە کردووە پێش ئەوەی کۆبنەوە لە پەرلەمانە بکە کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە کردووە لەگەڵ سەرۆکی لیژنەکانە بکە کردووە بۆ ئەوەی ئەو ڕێو شوێنانەی کە پەرلەمان ئەتوانێت بیکاچین. طبعا لە عێراقا وەکو هەر وڵاتێکی دیکە سێ سوڵتە هەیە، سوڵتەی تەشریعی هەیە کە پەرلەمانە، سوڵتەی تەنفیزی هەیە کە حکوومەتە و سوڵتەی قەزایی هەیە. سوڵتەی تەشریعی ئەوێ ڕۆڵی خۆی ببینێ چونکە گرفتەکەی ئێمە لەوەدایە ساڵی انتخاباتە هەموو هێزە سیاسیەکان محاولێوەکەن شاریعی خۆیان کەسب بکەن یا زۆرترین شاریعی خۆیان کەسب بکەن لەوەرەوەی تەوقیتی ڕیفراندۆمەکەی ئێمە بۆیە کۆمەڵی ئیسلامی زۆر هاوارە کردکەی و تەوقیتەکەی دقیق نییە. هێزێکمان نەدۆزیەوە لە هاوپەیمانی شیعە، هێزێکمان نەدۆزیەوە حتا لە سوننەکان بە تەواوی معنا پشتگیری لە ڕیفراندۆمەکەی ئێمە بکەن جگە لە لەو دەوڵەتە ئەقلیمیانەی وچکە لەو دەوڵەتە زلهێزانەی کە بەرژەوەندیان لە ناوچەکە هەبوو و ئیدارەی بەشێک ئیدارەیەک جۆرێک لە ئیدارەی دنیادا. پەرلەمان ئەتوانێت چی بەکاربێنێ؟ پەرلەمان ئەتوانێت سوڵتەی تەنفیزی دەستکراوە بکە و ئەو مادە یاسایانەی کە لەناو دەستوری هەمیشەی عێراقدا هەیە ڕێوشوێنەکان بۆ حکوومەت ئاسان بکە و حکوومەت هەڵسێ بە جێبەجێکردنی ئەو کارانەیەکەوە ئەتوانێت لە بەرامبەر کوردستانە بیکە. ئەگەر سەیری مادەی سەودەی دەستور بکەین سوڵتاتی ئیتیحادی واتە مەرکەز ئەتوانێت بیکە یەکێک لەو خاڵانە بریتیە لەوەی کە دەوا لە وڵاتانەکە چکە لە هەموو سنوورێکە کە مەرزێکی لێبێم ئیدارەی مەرزەکە بە دەزە و شوێنەیە کە باوڵێن زۆرینە دەسەڵاتی لەوێ هەیە
هەموو مەرزەکانی هەرێمی کوردستان ئیدارەکەی بەدەست هەرێمی کوردستانە بەڵام لە ئەسڵا موافقەتی کردنەوەی ئەم مەرزانە بەدەست دەوڵەتی ئیتیحادیە بۆیە لە ڕێگەی موافقەتی دەوڵەتی ئیتیحادی و ئەمانە بنە مەرزێکی نێودەوڵەتی مەرزێکی ڕسمی یان ناڕسمی معلومی جەنابەت و بینەرانە لە ماوەیەک پێش ئێستا مەرجی کێلێ بوو بە مەرزێکی ڕسمی دوای ئەوەی موافقەتی دەوڵەتی عراق و دەوڵەتی ئێران لەسەر بۆیە لە ئێستادا پەرلەمان حکوومەتی دەستکراوە کردووە و حکوومەت داوای ئەوەیەکە لە ئەو دەوڵەتە دراوسیانەی کەوا مەرزەکەی لەگەڵا کردوونەتەوە بۆ ئیتفاقی کەوا ئەو سنوورە بکرێتەوە ئەوە لە ئێستادا دەواکە ئەو مەرزانە دابخرێن. ئەو بڕیارە تا چەند یاسایەوە ئەگەری جێبەجێکردنیشی لێکرێت؟ ئەوە کەوت دوو جەمبەی هەیە جەمبەیەکیان بریتە لەو علااقاتە کە ئەو دوو وڵاتە هەیەە بەیەکۆ علااقاتی ئێران لەگەڵ عراق علااقاتێکی زۆر زۆر تونند و تۆڵە و درێژکراوەی با بڵێن درێژکراوەی دەوڵەتێکی هاوشێوەیە لە عراق و ئێراندا بۆیە گوتمان تەوقیتەکەی دووبارە گەڕێنەوە سەر کۆمەڵی ئیسلامیەوی تەوقیتەکەی دقیق نییە کۆمەڵی ئیسلامی خوێندنەوەی وردی کرد بوو با بابەتەکە کۆمەڵی ئیسلامی ئەویست لە میحوەرە ناوخۆیەکەەوە دەست پێ نەکا کە ئێمە تا چەندێک ناتەبین چونکە مەسلەی سربەخۆی مەسلەیەک نییە هیچ ئەندامێک هیچ کوردێک هیچ هاوڵاتیەک لەو پەڕی دنیا حەز نەکا یا هەوڵ نەدا بۆ سربەخۆی وڵاتەکە یا دروستبوونی دەوڵەتی سربەخۆ بەڵام کە خوێندنەوەیە کرد بۆ واقع ئەقلیمیەکە ئەو دەوڵەتانەی لە چواردەورمانن ئێران زۆر مخالیف بوو بە بابەتەکە تورکیا زۆر مخالیف بوو بە بابەتەکە سووریا لە ئێستادا وەزی تاوانیا گینا بە هەمان هەڵوێستیە بوو و ئەوەش هەڵوێستی عراق بوو کۆمەڵی ئیسلامی لەوە دوورتر سەیری واقعەکەیە کرد بێجگە لە واقع ئەقلیمیەکە واقعیشی نێودەوڵەتیشی خوێندەوە لەگەڵ واقع نێودەوڵەتیەکە بەرژەوەندی هێزە نێودەوڵەتیەکان لە ئێستادا بەرژەوەندی و ئەولویاتی خۆیان کە ڕیز کردبوو ئەوە نییە کە هەرێمی کوردستان لە ئێستادا بڕیاری وها بدات لە ئێستادا بڕیاری وا لە بەرژەوەندی ئەو هێزانە نییە چونکەوان ئەولەویاتیان شتیتر بوو بریتە لە شەڕی دژی داعش و ئیعادە هەیکەلەی یا ئیعادە جەدوەلەی خەریتەی سیاسی لە ناو منطقە بۆیە کۆمەڵی ئیسلامی زۆر پێداگری کرد و زۆریش ئامۆژگاری کرد و زۆریش لە کەناڵ ڕاگەیاندنەکان قسەی کرد و زۆریش بەیاننامەی دەرکرد کۆڕ و کۆبنەوە و دوو قۆڵی و سێ قۆڵی و چەند قۆڵی کرد بەڵام بەداخەوە گوێی لێ نەگیرە دەرەنجام ڕێفراندۆمەکە کرا بۆیە کۆمەڵی ئیسلامی نەیهێشت تۆپەکە بکەوێت ساحی ئەو تەوجیهی ئەندامان و لە دەستپێکردن ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە بەشداری دەنگدانەکەیەکە و دەنگ بە بەڵێدا بۆیە ئەمە ئەو خوریەی ئەو ریسکای کردەوە بە خوری کە هەندێک هێز خەونیان پێوە بینی کە کۆمەڵی ئیسلامی لە هەڵوێستە نەتەوەیەتەکانی دوا بکەوێت. زۆر باشە ینی لە ئەگەری ئەو بڕیارانەی کە لە ئێستادا پەرلەمانی عێراق دەری کرد چاوەڕێکەن بڕیاری تری هاوشێوە وەکو سزا بۆ سەر هەرێمی کوردستان چاوەڕێکرێت لەلایەن پەرلەمانەوە دەرکرێت و حکوومەتیش جێبەجێ بکات ئێمە ئەو ڕۆژەی کە هاتینەوە یانی ڕۆژی دووشەمەی پێشوو کۆبنەوەمان لەگەڵ جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان کرد دکتۆر هەمام حەموودی مناقەشەیەکی زۆر بوو لەسەر ئەسڵی ئەوەی جەلسەکە دوا بخا بەڵام تەتەڕق کرا بۆ مەسەلەی ڕیفراندۆم کە ئەوان نیگەرانی خۆیان وتیان دیارە ئەو نەرمیەی کە ئێمە پیشانمانداوە ئەو مرونەی تا ئێستا ئێمە باسمان کردووە ئێوە ئەو مرونەیەتان بە هەند وەرنەگرتووە کە ئێمە نامانەوێت تەسعیدی مەواقفی خۆمان بکەین بەس دیارە حکوومەتی هەرێم بەرپرسانی هەرێم بە تایبەتی ئەو حیزبانەی کە لە پشت ریفراندۆمەکە و بانگەشەی ریفراندۆمەکەەوە بوون باسییان لەو حیزبانەیە کرد کە دیارە ئەمان ئیسفادە لەو مرونەی ئێمە ناکەنەوە ئەو مرونەیە عێراق بە زوعف سەیرەکەن بۆیە ئێمە بڕیارمان داوە تەسعید بکەین تەسعیدەکەیان بەوە کرد کە ئەوان لەگەڵ کردنی ریفراندۆمە هەموو هەڵوێستێکە گر نەبەر هەندێک لە برادران ئێمە تەوزیحی ئەوەیان بۆدا کە مەرج نییە لەگەڵ ئەنجامدانی ریفراندۆمە دەوڵەت ڕابگەێنرێ ئەوان وەڵامیان زۆر وازەح بوولەوە کە بە جێبەجێکردنی ریفراندۆم واتە بەدەستکردن بە ریفراندۆم ئەوان لای خۆیان و یاعلانەکەن کە ئیتر لەگەڵ هەرێمی کوردستانە هیچ پەیوەندیەکیان نامێنێ و هەرچی ئیجراعاتێک کە ڕێگەی پێدرابێ ئیجراعاتی مەدەنی ئەوان پەنای بۆ ئەبن و دەستی بۆ ئەبن و حکوومەتی بۆ دەستکراوەکە تۆ پێت وایە بەرپرسان ئەوانەی کە لە لیژنەی باڵای ریفراندۆم بڕیاری ئەویاندا کە 25 ئەیلول ئەبێم پرۆسێ بەڕێوە بچێت ئەمانیان لە بەرچاو نەگرت بێت ینی ئەمان بەدیت وەرنەگرت بێت کە بێگومان کاردانەوەکان تونترە بن من قەنعاتم وایە خوێندنەوەی ئەم برادرانە خوێندنەوەی شور نەبوو بۆ دۆخەکە چ لە ئاستە نێوخۆیەکەیە
و چ ئەو هەڵوێستانەی عێراق و چ هەڵوێستەکانی دەوڵەتە ئەقلیمیەکان. من لە خیتابی ئەمڕۆی بەڕێز سەرۆکی حکوومەت تێگەیشتم کە مەسیجێکی زۆر خەتەرناکی ئاشکرا کرد. لە ماوەی 2 مانگە بە تەمایە قسە لەگەڵ تورکەکان بکە ئامادە نەبوون گوێی لێ بگرن کە ئەمە وەگەیەنێ تورکەکان ئەوەی ئیجراعات بێ بەرامبەر بە ئێمە ئیکەن. ئەگەر لغەی ئیشارە یا زمانی ئاماژە بخوێنەوە لە مەلامحی دەموچاوی ئەو بەڕێزانەی کە چ کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و چ سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێزنێکی ڕەوان بەرزانی لە مەلامحی دەموچاویانەوە قەلقێکی زیاد لە حەد دەرەکەو و ئاماژەی بەوە ئەدا کە تورکەکان زۆر نیگەرانن و من وای بۆ ئەچووم کە نامەیەکی بەدەست گەیشت بێ نامەکە پڕ بێت لە هەڕەشە نامەیەکی بەدەست گەیشت بێ کە ئەزانێ ئەمەی کرا بە ئاسانی ناڕوە. بۆیە نەتەوەی کورد باجی زۆری داوە و ئامادەیە باجی زیاتریش بدا بەڵام بەو مەرجەی ئەم بەرپرسانەی کورد بزان چۆن مامەڵە لەگەڵەوە دۆخات. زۆر باش. خوازیارمەم قسانەی من نەبێتە تەهدید و نەبێتە هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان. خوازیارم نەبێتە دڵڕاوکە بەڵام واقعەکە چۆنە با دیراسەیەکی. زۆر باش. با بینە سەر ئایندەی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران. ئایندەی ئێوە چی بەسەدێ لە کاتێکدا ئەمە یەکەم کاردانەوەمان بینی لە ئەنجومەنی نوێنەران. ئێمە وەکو سیفەت پێم وایە سیفەتی پەرلەمانتاریمان لە دەست داوە چونکە ئەو نوێنەر کاتێک کە سوێن نەخوات ئینجا سیفەی نوێنەرایەتی وەرەگرێ سوێنەکەیشمان ئەوەیە یەک پارچەی عێراق بپارێزین کە چوین دەنگمان دا و دەنگمان سوێنەکەتان کەوتووە بەڵێداوە سیفەتی پەرلەمانی لە دەستەدە اینجا نازانم دوایی چۆن پینەی قانونی ئەەکەن بۆ گەڕانەوەی ئێمە بەرحاڵەوان لە ڕووی قانونی ئەتوانن ئێستا ئێمە بە نوێنەری پەرلەمانی فیدراڵ حسێب نەکەن بەڵام ئەمە دیسانە و مەسیجەیە ئێمەش وەکو هاوڵاتی خەڵکی کوردستان ئامادەی هەموو قوربانیدانێکین لە پێناو سەربەخۆیە بەس خەمەکەی ئێمە ئەوەیە کەوا ئەم سەربەخۆیە بۆ مزایدەی سیاسی بێ و بۆ مانەوەی کاک مەسعود بێ لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێم و بۆ مانەوەی ئەو دەسەڵاتە گەندەڵە بێ کە ماف و قوتی خەڵکی خواردووە. سەبارەت بە پرسی فرۆشتنی نەوت لە کاتێکدا حکوومەتی تورکیا ڕایگەیان کە یەکێک لە هەڕەشەکانی وەیە کە ڕاگررتنی ناردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ تورکیا یەکێکە لە ڕەشەکانی ڕایەگرێت. پێت وایە حکوومەتی عێراق تاوکو ئێستا شار هەرێمی کوردستان سەر بە عێراق ئەشمارەکرێت لەو بارەوە قسەی هەبێت؟ خۆی ئێمە هەموو جارە بینە قوربانی ڕێکەوتنی نێوان ئەم دەوڵەتە ئەقلیمیانە لە ڕاستیە من زۆر ئیلحاحیانە کرد لە ڕیفراندۆمەکە وام هەستە کرد کەمانە ئیتفاقێکی لەو جۆرەیان کردوێت لەگەڵ یەکێک لەم دوو دەوڵەتە ئەقلیمیە یعنی قەناعەتم وا بوو کە ئێران بەو شێوە توندەی لەسەر بابەتەکان قسەکە تورکیا جۆرێک لە مرونەی نیشانەدا بەوەی مەجلیسی ئەمنی تورکی جۆرێک لە مرونەی نیشانەدا و وەزیری خارجی تورکی جۆرێک لە مرونەی نیشانەدا بەڵام قسەکانی ئەمڕۆی ڕەجەب تەیب ئۆردوغان و قسەکانی سەرۆکی حکوومەت ئەوە نیشانەدا کە تورکەکان زۆر سوورن لەسەر ئەو بابەتە و ئەگەر اتفاق لە نێوان عێراق و تورکیادا دروست بێ لەسەر پاراستنی بەرژەوەندی هەردوو لایەن ئەوە هەرێمی کوردستان تووشی گەورەترین قەیرانە بێت لەوەی کەوا تاکە سەر چاوە لە هەرێمی کوردستان بریتە لە نەوت و گومرگ ئەگەر سنوورەکانی لێداخەن گومرگی نامێنێ و ئەگەر ڕێگەی فرۆشتنی نەوتی لێداخەن ناتوانێت هیچ داهاتێک بەدەست بێنێ بۆیە ئەمە بیدایەتی ئەو قەیرانەیە کە ئێمە لێ دەترسین. زۆر باش شما سەحمەد بەردەوام بین لەسەر لێکەوتەکان و ڕێگە چارەکانیش لە بەردەم ئەو ئەگەرانەدا چی دەبێت ئێمە ڕاستەوخۆ وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانە چووە دەنگ بدا بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان پێکەوە بینەری ئەو وێنە زیندووە دەبین دیارە لە ئێستادا وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕانەیە لەوێ ناوی هەیە بۆ ئەوەی دەنگدا پەیامنێرمان ئاراس ڕەسوڵ ڕاستەوخۆ لە شوێنی بنکەی دەنگدانەکەی کە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەنگی تێدادا ئەگەر بکرێت ئاراس هەتاوەکو وتەبێژی کۆمەڵ ئامادا بێت قسە بۆ ڕاگەاندنەکان کە ئاراس زانیاری زیاترمان باتێ لەو بارەوە. مامۆستا سالار
لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە پرۆسەی دەنگدان بۆ پرسی ڕفراندۆم لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەردەوامە. من ئێستا لە یەکێک لە بنکەکانی ناحیە بێتواتەم بۆ پێی وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە بۆ پێشتر بۆیە ناوی بۆ دەنگدان لە پرسی ڕفراندۆم لەم سنوورەیە و ئێستا بەڕێزیان لە یەکێک لە وێزگەکانی بنکەی نۆزانە و سەرگەرمی ئەوەیە کارمەندەکان ئەو ڕێگە یاسایانەی بۆ دەگرنە بەر بۆ ئەوەی ینی فۆرمی دەنگدان وەربگرێت و دەنگی خۆی بۆ پرسی ڕیفراندۆم بخاتە ڕوو. دوای ئەوەی کە دیارە ئەو بەڕێزانەی کە لێرەن ڕێگەمان پێنادرا ینی ئەوان مافی ئەوانی کە ڕێگە بە ئێمە بدەن بچینە ژوورەوە لەگەڵی. دوای ئەوەی کە پرسی دەنگدانی تەواو کرد ئێمە گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە پرسی ڕفراندۆم و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و دەمانەوێت سەرنجی کۆمەڵی ئیسلامی بزانین لە دوای ئەوەی کە سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لێدوانێکیدا و لە ئەو لێدوانەی بەڕێزیان نیگەرانی لای بەشێک لە هاوڵاتیان لێکەوتۆتەوە. بەڵێ گەر هاوکارم یارمەتیم دات بەشێک لە دیمەنی ئەو بنکەیە بگوازێتەوە تا ئەو کاتەی بەڕێز وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کە دیارە بەخۆی و خانەوادەکەی لەم بنکەیە ئامادەیە دەیەوێت دەنگ بدات. سلام مامۆستاجان قانونی لێرە نەدەدەڕم بەڵێ دیارە بەڕێز وتەبێژی کۆمەڵی ئیسلامی مامۆستا سالارە گەرجێت لە دەنگی من بێت. دیارە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی باشە کە لە دەروەی شوێنی دوایەوەی دیارە کۆمەڵی ئیسلامی ڕۆژی ڕابردوو هەڵوێستی خۆی لەسەر پرسی دوایەوەی کە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی خۆی ڕاگەیان لەسەر پرسی ڕفراندۆم جەنابیش ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕین لە ناحیەی بێتواتە دەنگدات پرۆسەی ڕفراندۆم چۆن دەبینی و قسەی ئێوە کۆمەڵی ئیسلامی چییە لەمڕۆ؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس. تەوان خۆت دەزانی ئێمە پێشتریش زۆر بەڕوونی و ڕاشکایی ملاحەزاتی خۆمان لەسەر ئەو پرسەوت و خواستی ئێمەوە بوو کە پرسی ڕفراندۆم پرسێک بە حەقیقەت کۆی میلەت کۆ بکاتەوە هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ بن و کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی لەسەر ئەو پرسە دروست بێ و بە فڵتەری پەرلەمانی کوردستاندا تێبپەڕێ و یاسای بۆ دەرچێ زەمینە سازی ناوخۆی لەو پەڕیبا ببوورە باشیدا بێ ئەوە جگەلەوەی کە لە ڕووی ئیقلیمی و دەولیشەوە زەمینە سازیەکی باشتر کرابێ. ینی بەداخەوە ئێمە هەرچی هەوڵە سیاسیەکانی خۆمان بوو لەو ڕۆ خسمانە گەڕوە لە گفتوگۆ سیاسیەکانی خۆشماندا بەجددی کارمان کردبەوەی کە ئەم پرسە بەو شێوەیە بێ کە ئەمانەوە بەداخەوە تەبان نەویسترا کە ئەم پرسە کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی لەسەر دروست بێ. ئێمە دوجار تەوان بەو ملاحەزاتانەی خۆمانەوە دوێنێ لە دوهەمین ڕاگەیاندراوی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیدا ئێمە لەبەرەوەی پێشتریش وتومان ئێمە مەسەلەی دەوڵەتی سربەخۆ بە حەقیقی ڕوای گەلەکەمان نەزانین و ڕیفراندۆمیش لەو پێناوەدا بە وەسیلەیەکی مەشروع ئەزانین حەقیقەت بە هەموو تەحەفوزاتەکانی خۆمانەوە ئێمە لەگەڵەوە بووین کە کۆمەڵی ئیسلامی بە بەڵێ لەگەڵ سربەخۆی دابێ و پێمان وایە هەرەمەش چاوەڕوانەکرێت لە هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی کە خەباتی شاخ و شاری لەو پێناوەدا هەیە و کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ یەکێکە لەو هێزانەیان کە میراتگری بەشێکی گەورەی خوێنی شەهیدانی کوردستانەوە خەباتی شاخ و شاری لە هەشتاکانی سەدەی ڕابردوو دەست پێ کردووە بۆ ئەوەی کە ئەم میلەتە مافەڕەوەکانی خۆی بگە و ئێمە وەکو مەبدە و پرەنسیپ ڕێزمان لەو مەبدای هەم خۆمان و هەم ئەستراتیژیای کۆمەڵی ئیسلامی گرت و ئومێدەواریشین کە دوای ریفراندۆم کە ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنجیان بە بەڵێ داوە و دڵنیابین لەوەی کە جارێکی کە دوای ریفراندۆم ئێمە هێزە سیاسیەکان بە یەک دەنگ کار لەسەرەوەکەین و تەمەناکەین ئەم ریفراندۆمە هەنگاوی یەکەم بێ لە ڕێی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان و هاتنەدی ئەو ئاواتە لە مێژنەی گەلەکەمان.
بەڕێز مامۆستا ڕێبواردیارە ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران قسەی کردووە قسەکانی لای بەشێک لەو دەنگدەرانی کە بە بەڵێ دەنجانداوە نیگەرانی لێکەوتوتەوە بەو پێی کە بەڕێزیان ئاماژەی بۆ کردووە کە لە 26 مانگیش ئاڵای عراق لە تەنیش ئاڵای هەرێمی کوردستان دەبێت و پرسی ڕفراندۆم بۆ سەربەخۆی نییە سەرنجی ئێوە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەموتانە چییە؟ ئەزانی پرسی ریفراندۆم ئێمە زۆر ڕاشکاو بڵین پرسی ریفراندۆم تا ئێرە بڕیارێکی حەزبی بوو و بەداخەوە کووتمان بە فڵتەرە یاساییەکاندا تێنەپەڕی وە نەکراوەکو باسم کرد کۆ دەنجێکی نیشتیمانی لەسەر دروست بکەین بەڵام دوای ئەمڕۆ دوای 25 دوای ئەوەی کە ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداریان کرد لەم پرسە نیشتیمانیە گەورەیەدا کەی هەموو هاوڵاتی هەرێمی کوردستانە تەمە ناکەین تەفەڕوتکردن و بە تەنها بڕیاردان لەو پرسە کۆتایی بێ و چۆن ئەمڕۆ هەموو هێزەکان بەیەکەوە قەراریاندا بەڵێ بۆ پرسی ریفراندۆم بکەن و بەیەکەوە هاتنە سەر سندوقەکانی دەنگە دواتر ئەم پرسە بێتەوە پرسێکی نیشتیمانی نەتەوەی و هەموو هێزەکان و دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان نوێنەرایەتی دەرەنجامی ئەو ڕاپرسیە بکەن و بەیەکەوە بڕیار لەسەردا هاتوو بدەن. بەڕێز مامۆستاەوەی کە سەرنجت دابێت ئەمڕۆ پرۆسەی دەنگدان و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆن دەبینیت؟ هێشتا زووە خۆتەزانی ینی قسە لەسەرەوە بکەین ئێمە بەیانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای خۆتەزانی لە دەستپێکی ئەمڕۆ 25 بەشداری کرد ئامانجەوە بوو کامە بێتە تەشجیعێک وەکو کۆمەڵی ئیسلامی بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جەماوەری کوردستان ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن ئێمە تەمە ناکەین ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە چڕ و پڕی ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و ئەوانش کە تا ئێستا نەهاتوون ئەوانش بەشدار بن و هەموو پێکەوە دەنگ بە بەڵێ بدەین کە وەکو باسمان کرد پرسە پرسێکی نەتەوەی نیشتیمانیە و ئاواتێکی لە مێژینەی هەموو هێزە سیاسیەکان و هەموو هاوڵاتی ئەم کوردستانش زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بەڵێ مامۆستا سالار ئەوەی کە جێبیسی بووی ڕای بەڕێز وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بوو کە لە ناحیە بێتواتەوە لە یەکێک لە بنکەکان خۆی خانەوادەکەی دەنجیان بۆ پرسی ڕیفراندۆمدا بە بەڵێ من ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم جارێکی تر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەوەی کە تا کاتژمێر 2 بەدەستی ئێمە گەیشتووە لە سەدا 25 هاوڵاتیان ڕویان لە بنکەکانی دەنگدان کردووە بەڵام لەگەڵمان بمێنەرەوە لە ڕێگەی کامێرەمانەکەتەوە وێنەی زیندوی بنکەکانی دەنگدان بۆ ئێمە بگوازیتەوە زۆر سپاس دەکەم هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا ئەحمەد دووبارە سڵاو لەبێت ئەکەڕێم و لای بەڕێزت باس لە ئەو مەترسیانە کرد کە وردە وردە بەدی ئەکرێت لە دەرەنجامی پرۆسەی ریفراندۆمدا هۆکارچی بوو کە بەرپرسانی ئەوەی لە پشت ئەو بڕیارەوە بوون کە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ژنەی شاردەوە کە بڕیارێکی حیزبی بووە ینی هۆکارچی بوو کە گویان بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی گویان بۆ دەوڵەتانی سنووری تەنانەت بۆ حکوومەتی عێراق نەگرلەوەی کە و بۆ لایەنە سیاسەکان وەکو کۆمەڵی ئیسلامی بسووتنەوەی گۆڕان کە ئەم تەوقیتە هەڵەیە هۆکارچی و دیارە ئەمان بەڵێنێکی گەورەتریان لەم قسانەی کۆمەلگەی نێودەوڵەتی یەکێتی ئەوروپا حکوومەتە ئیقلیمەکان نەگرت خۆی ئەمە گەربین بزین ڕیفراندۆمیان بۆچی کرد ینی بۆ لەم تەوقیتە من قەناعەتم وایە ئەوانیش جۆرێک لە جۆرەکان دەیانزانی تەوقیتەکە زۆر گونجاو نییە و ئەیانزانی کۆمەلگەی نێودەوڵەتی دوای سەردانەکانی کاک مەسعود بۆ برۆکسل زانی کە کۆمەلگەی نێودەوڵەتی لەگەڵ نییە بۆیە لە سەردانەکەی نەچوو ئەڵمانیا و گەڕایەوە و زۆر بەڕاشکا و ئەمریکا لە چەند لقایەکە پێوتن بۆیە ئەمان لە ئەسڵا ریفراندۆمیان بۆ ئەوە چەند مەبەستیان ئەوە بوو کە دەوڵەتی سەربەخۆ بەدەستبێنن ئەوەندەش مەبەستیان بوو کە بەکاری بێن بۆ بەرژەوەندی حیزبی زۆر واضح ئێمە لە کاتی خۆی شاوتمان ئەمە بۆ بەرژەوەندی مانەوەی کورسەکەی بارزانیە لە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی ئەوان تا ئێستا کە بەردەوام بوون لەم قەزیە ئەگەر پاشەکشە بکەن لە مەسەلەی ریفراندۆمەکە بە هەمان شێوە عێراق و ڕێوشوێنانە ئەگرێتە بەر کە بابەتەکانی لەسەر بنیاد ناوە مەسەن جێگەی قبولی نەبوو ئەڵێن هەندێک لە قیادە باسییان لەمە کردووە کە دوای داعش خەریتەی سیاسی عێراق دووبارە تەرسیم ئەکرێتەوە بەوەی ئەوەی بە ئەمری واقع فەرز کراوە لەوانەیە عێراق قبولی نەکات لەوانەیە ئەمریکەکان هەندێک فشار بکەن هەندێک هێزی نێودەوڵەتی فشار لەسەر ئەو بابەتە بکەن بۆیە ئەمان ئەم وەرەقیان لەم کاتا ڕاکشا بۆ ئەوەی
بەردەوامی بەم قەزیانە یا بەم پرۆسەی کە ئەوان توانیان پەرلەمان پەکەن چونکە لە دنیا نەبووە پەرلەمان پەکخەیت و بەسەرکەوتووی لێ ڕزگار بێت داوای دموکراسیت بکەی کێشەکە لەوە بووە چوونە پەرلەمانی وڵاتان داوای پشتگیریانەکرد لە پەرلەمانی وڵاتان لە کاتێکا خۆیان پەرلەمانەکەیان پەکخستویانی من ئاگادارم لەوەی نوێنەریەکێک لە وڵاتانە کە داوایان لێکرد بوو کەمپینیان بۆ بکات لە وڵاتێک لە وڵاتانە وتوی من لەکوێ کەمپینتان بۆ بکەم ئەبێ من لە ناو پەرلەمانی وڵاتەکەم کەمپینتان بۆ بکەم بڵێم بەو ناو نیشانەی ئەمانە لە وڵاتەکەی خۆیان پەرلەمانیان پەکخستووە تکایە پشتگیریان بکەن بۆ ئەوەی وڵاتێک دروستکەن بۆ ئەوەی ڕفراندۆم بکەن بۆیە دوایەوەی هەوڵەکانیان لەو مەجالا شکستی هێنا ویان زانی نەتیجەی ئەوان کە ئەو هەموو یاساشکێنیان کردووە پەرلەمانیان پەکخستووە قوتی خەڵکیان بڕیوە بۆیان ناچێتە سەر هاتن ئەم بابەتە نیشتیمانی و نەتەوەیان هێناگۆڕ وایان دەزانی لەوەشە تەفەڕوو دەکەن بۆیە دوجار هێزەکان نیشتمان پەروەری خۆیان پێوتن کە چەند مخالفن بەو بابەتە دوجار دەنگەدەن بە بەڵێ وەک کۆمەڵی ئیسلامی وزوتنەوەی گۆڕان کردیان بۆیە من قەناتم وایان برادرانە ئەمەی کە بەدەستیان هێناوە لە ئێستادا وا نەزان ئەمە کۆتایی قەزیەکەیە ناڕەحەتی و قورسایەکەی لەمە دوا دەست پێکە لە 26 مانگ هەموو هاوڵاتێک داواکە کوا دەنگەکەم کوا سەر بەخۆیەکەتان کوا ئەوەیەتانود موچە و بژێوی چاکە بێ ئەو کاتێک ئەو مژدانەی کە ئەتاندا دنیا بێتە شامی شەریف کوا ئەو کاتێک کاتان و ئیتر پاسپۆرتی عراقیمان ناوێ و بە پاسپۆرتی کوردی سەردانی وڵاتانەکەین کوا ئەو کاتێک کاتان و دراوی کوردی ئیتر بەکارێنین دراوی عراقیمان هاوڵاتیان ڕۆژانە داوای ئەم بابەتیان لێەکەن بۆیە ئەوان لە ئیحراجیەک دەرنەچون بەرەو ئیحراجیەکی دیکە یەخەیانەگرێت بەڵام نەشیان شاردوتەوە کە ئەمە بۆی هەیە تووشی قەیرانی گەورەمان بکات بەڵام پێویستە ئەم قوربانیە بدەین باسی قەیرانی گەورەیان نەکردووە ئەمانیان هەموو تووە لە تەلەڤیزیۆنەکانەوە و لە کەناڵە ڕاگەیان کاتێک کە مەترسیەکان نەخرایە بەردەمیان ئەیانود نا ئێمە قەناعەتمان وان نیە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەیود من ئەو تەجروبەی کە هەمە بە ئەمری واقع مامەڵەت لەگەڵاکەن ئەمری واقع فەرزکە مامەڵەت لەگەڵاکەن با بزانینەوە ئەمرە واقعی کە فەرزمان کرد چۆن مامەڵەیەکمان لەگەڵاکەن ئەگەر مامەڵەیەکی خراپ و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزانەی کە لەگەڵی بوون تەحملی مەسئولیەتەکەیەکەن و بەڵام حیف و سەد حیف کە 2000 باجەکەی هاوڵاتی هەرێمی کوردستانەوە بازان پێت وایە پەرلەمانی عێراق جارێکی تر بڕیاری قورستر بەسەر هەرێمی کوردستانە بدا لەوەی کە بۆ نمونە ئەمڕۆ ینی لە ئێستا هاوکاران پێمەڵن کە قەدەغی هاتوو چۆش لە کەرکووک ڕاگەیەندراوە ینی دەرەنجامی ئەم بڕیارانەی پەرلەمانی عێراقا پەرلەمانی عێراق پێت وایە هەنگاوی تونتریش بگرێت مادەی سەودەی دەستور زۆر بابەت لە خۆگرێ باش مادەی سەودەی دەستور باز لە تەرەدوداتی تەنزیمی شەبکاتی مۆبایلەکە باز لە ئەنتەرنێتەکە باز لە حتا کەناڵە تەلەڤیزیۆنیەکانەکە کەوانە تەنزیمکردنی لەدەست عێراقایە شتێکی مەرکەزی بەڵێ زۆر جار من لە بیرمە کە لە کاتی موازنە باسمانەکرد هەندێک شەریکەی مۆبایل کە پارە قەرزارن ئەندامان باسییان لەوە کرد بۆ قەتعی شەبەکەی لێ ناکەن هەندێک جار مراعاتی و هێزە سیاسییانە کرد بەڵام لە ئێستادا مراعاتی جێزێکی سیاسی ناکەن دوور نییە دەستبەرن بۆ ئەم بابەتانە مەسەلەی شەبکاتی مۆبایل دوور نییە دەستبەرن بۆ مەتارات کە بە ئیجازەی عێراق نەبێ هیچ تارێک ناتوانێت کاتێک کە باسی سیادە دەکەین کە لە ساڵی 2005 سیادە گەڕاوەتەوە بۆ عێراق سیادە واتە ئەو دەوڵەتەی کە لە مەرکەز حکومەکە هەموو قەزەیەکی سیادی بەدەستەوە یعنی هیچ تارەیەک لە هیچ وڵاتێک و ئامادە نابێ بێت لەناو ئەو وڵاتە بنیشێتەوە گەرە وڵاتە لە مەرکەز ئامادە نەبێت تحالفاتی دەولی اتفاقاتی دەولی چ ئاو بێت چ بازرگانی بێت چ هەموو بابەتەکانی ئەوە بن ئەو دەوڵەتانە تاوەکو بە قەنەعەت بە دەوڵەتی مەرکەز نەکەن یا پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی مەرکەزانە بێ ئەتوانن ڕێگری بکەن گرفتەکەی ئێمە لەکوایە گرفتەکەی ئێمە لەوایە کە دوو دەوڵەتی ئەقلیمی هەن هەردووکیان دژی پرۆسەکەن لانی کەم یەکێک لەم دوو دەوڵەتە دژی پرۆسەکە بوونایە هەندێک لە کار ئاسانی هەندێک لە وەساتە دروستە بوو بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا
حکوومەت من پێش ئەوەی بینەوە یا لە پەرلەمان ئەندامانیان باسییانە کرد لەوەی کارتی فشارمان زۆرە بەکاری بێنین ڕێگەی ئاسمانی ئەگرین یەکەم جار دوای ڕێگەی زەمین ئەگرین دوایی ئەو مەسەلانەی کە هەیە لە ناو موازنە بە موازنەی حاکیمە ئێمە ساڵی پار تووشی گەورەترین قەیران بووین لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی حەیدەرعەبادی بڕیارێکی دابوو کە پارە سەرف نەکا بۆ دەرمان لە ئێستادا حەیدەرعەبادی لە بەهانە گەڕێبەوەی ئەو پارە سەرف نەکا حەیدەرعەبادی لە بەهانە گەڕێبەوەی پیتاکی خۆراک سەرف نەکا حەیدەرعەبادی لە بەهانە گەڕێبەوەی ئەو 6,000 موچەخۆرەی کە لە هەرێمی کوردستانەوەی دەوڵەت دایرەی ئیتیحادیەکانن پارەیان بۆ سەرف نەکا بە هەموو شێوەیەک لە شێوەکان حەیدەرعەبادی و هاوپەیمانی نیشتیمانی هەوڵی ئەوە دەن فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکەن جا ئەم فشارانە بە فشار لەسەر سنوورەکان بێ ئیتفاقات بێ و کار ئاسانی کردن بێ بۆ هەندێک لەو دەوڵەتانەی کەوا بەرژەوەندەکانیانە پارێزیە بەمەرجە فشار بخەنە سەر هەرێمی کوردستان یاخود ئەو فشارە نێو دەوڵەتیانە بێ کە حکوومەتی ئیتیحادی ئەتوانێت لە ڕێگەی دیبلۆماسیەتی خۆی لە بیرمان نەچێ دیبلۆماسیەتی کوردی دوای لە کاتی مەسەلەی ڕیفراندۆمە دوای ئەو سەردانەی بەڕێز سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ برۆکسل دەرکەوت کە دیبلۆماسیەتی کوردی جگەل لە تەخشان و پەخشاندکردنی پارە بەسەر هەندێک لە قونسولیەت و هەندێک لە سەفارات و هەندێک لە کەسایەتی ناو پەرلەمانی ئەو وڵاتە و کۆنگرسمان و ئەوانە کردوێتی جگەل لە تەخشان و پەخشاندکردنی و ضرورە پەرلەمانی کوردستان لەو پارانە بپێچێتەوە لەو وەرپرسانە پێچێتەوە کە چیان لە پارەی هەرێمی کوردستان کردو بۆ ئەوەی پشتگیری بۆ هەرێمی کوردستان بکەن دوجار شکستیان هێناوە هیچ دەوڵەتێک ئامادە نەبوو پشتگیریمان لێ بکە و هیچ دەوڵەتێکی ئەقلیمی ئامادە نەبوو پشتگیری لەو عەقدانە بکە کە 50 ساڵ وزەی پێفرۆشراوە کە ئێستا ڕایەگەینە کە نایڵن نەوتی هەرێمی کوردستان لە هیچ شوێ بفرۆشێ ئەمە هەموو ئەو فشارانن کە حکوومەتی عراقی ئەتوانێت وەکو کارت بەکاری بێنێ لە بەرامبەر هەرێمی کوردستان چ کارتێکی بەرامبەر ویستمەوە بکەمە پرسیار لە بەرامبەر ئەم مەترسیانەیە بەدیل هەیە ئێمە بەدیلمان هەیە بەڵام تۆ دوو لاعب یا دوو کەس ئەگەر قوەی جەستەییان لە هێزا بەرامبەر یەک نەبێ کارتە فشارەکە سەر ناگرێ لەوانەیە بڵین ئێمە دەتوانین هەندێک لە کەناڵەکانی دەسەڵات باز لەوەکەن کە ئەوان ئەتوانن لە ڕێگەی فشاری ئاوە کە لە سا 72 ئاوی عێراق لە هەرێمەوە سەرچاوەگرێ بەڵام لە بیریان چووە ئەم ئاوانش کە لە هەرێما سەرچاوەگرێ لە وڵاتێکی دۆستی عێراق و دێن بۆ هەرێمی کوردستان کە لە بری ئەوەی ئەمان بیگرنەوە ئەوان لە پێشەوەی گرنەوە لە بەروی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو فشارە بەکاربێنێ هەرێمی کوردستان فشارێک بەکارێنێ مەگەر نەیەڵێ گەشتیارە عەرەبەکان بێن بۆ کوردستان کە ئەوەش بە زەرەری هەرێمی کوردستان مەگەر ئەو فشارە بەکاربێنێ ملیۆنێک و 700,000 ئاوارە لێرن فشار بخاتە سەر ئەوانە بۆ ئەوەی ئەوانە بە شێوەیەک لە شێوەکان فشار بخەنە سەر لایەنەکانی خۆیان تاوەکو لەگەڵ هەرێمی کوردستانە مرونە بەخەرجدەن لە ڕاستیە فشارەکان یا کارتەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق کارتێکی لاوازن و بەکارهێنانیان جۆرێکە لە مەحاڵ لە دوای هەفتەیەک لە پرۆسەی ڕیفراندۆم پێت وایە حکوومەتی ناوەندی ئامادە نەبێت کە وەفتیش پێش ڕیفراندۆم چەند ڕۆژە پێش ڕیفراندۆم چوونە باغدا بەڵام ئامادە نەبوون دانیشتن بکەن پێت وایە حکوومەتی ناوەندی وەلایەنە سیاسەکانی باغدا دانیشتن لەگەڵ نوێنەرانی کووردا بکەن حکوومەتی ئیتیحادی زۆر بە ڕاشکاوانە ئیعلانی ئەوەی کرد کە ئەگەر ئەو وەفدە هاتوون بۆ إلغاء الريفراندوم دانش حتى آماده نبون لسر مسألة تأجيل قصب كان شارعي عراقي قبولنا كان أو حزب حاكم رواني عراق كلقل وفدي كوريا استا دوای ريفراندوم دانشتن بکە قەنەعەتم نییە هەفتە و دوو هەفتەیش ئامادەی دانیشتن بن و کێشەکە لەوە گەورەتر باسم کرد ئێمە دەوڵەتێکی دۆستمان نییە تا وەساتەیەکمان بۆ دروستکە یعنی ئەو وڵاتانەی زۆر جارە برادرانی هەرێمی کوردستان باس لەوەکەن کە جنوبی سوودان بۆ ریفراندۆمی کرد جنوبی سوودان کاتێک لەگەڵ سوودانە کێشەی هەبوو بەدایان دەوڵەتی دۆستی هەبوو وەساتەی بۆ کە لەگەڵ سوودانە وڵاتە یەکگرتووەکان سەرپەرشتی پرۆسەکەی کرد کەتەلۆنیا هەموو ئەوروپا هاوسۆزە لەگەڵیان لەبەرەوەی ئێمە کەسێکمان نەهێشتووە نە دەوڵەتێکی ئەقلیمیمان هێشتۆ دۆستمان بێت نە دەوڵەتێکی جیانی ینی زۆر بەوازەحی ئەندامانی ئەنجومەنی ئاساییش ینی 15 دەوڵەتەکە لەسەر بەیاننامەیەک
بە تێکڕای دەنگەدەن لەگەڵ ئەو بابەتەی هەرێمی کوردستانانەیە ئەمە نابێ بە سادە وەرگیرەکە سالان ئەمە بەرپرسانی کورد نابووایە بە سادی ئەم بابەتیان وەرگرتایە ئەمان چیان هەیە بۆ خەڵکی بۆ ئەو وڵاتانەی بکەن چیان هەیە بەرژەوەندی ئەمریکا بپارێزێ چیان هەیە بەرژەوەندی بریتانیا و فەڕەنسا بپارێزێ ئەگەر کاتی خۆی بەرژەوەندیەک هەبوو ئەیان و دێمە شەڕەکەین لەگەڵ داعشە ئەوە داعش لە کۆتا قۆناغەکانێتی و ئێستا حکوومەتی عراقی هێزێکی پێگەناوە کە ئەو هێزە ڕوبەڕووی ئەکاتەوە بۆیە هەرێمی کوردستان کارتەکانی لاوازەوە دۆستێکی بەخۆیەوە نەهێشتووە خوازیارم ئەم قسانەی منەی کەم وا نەبێ وا دەرنەچێ لە ماوەی هەفتەیەکی دیکە هەموو کار ئاسانیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکرێ کە بتوانێت سەربەخۆیەکە و جیابوونەوەکەی لە عێراق زۆر بە ئاسانی و سانایی بێ بەڵام ئەوەی خوێندنەوە بێ کە ئەکرێ بۆ واقعەکە خوێندنەوەکان شتی زۆر ناخۆشمان پێڵە پێشبینی زۆر ناخۆشمان پێڵ زۆر باشە بەدەر لەو مەترسی ئابووریانی کە بەڕێز باس کرد مەترسی هەیە کە حکوومەتی ناوەندی بڕیاری ئەوە بدا هێزی سەربازی هێرش کاتە سەر هەرێمی بەڕەسمی شەڕ دروست نابێ ینی بەڕەسمی دڵنیام لەوەی کە هەرگیز شەڕ دروست نابێ بەس حکوومەتی عێراقی لە حکوومەت یا لە شکلی دەوڵەتێکی تەندروست و قۆناغەکانی دەوڵەتی بڕیوە لە دەوڵەتی عەمیقەشۆ چووە بۆ ئەللا دەولە یعنی لە حکوومەتی ئیتیحادیە لەوانەیە ئێستا هەندێک پرسیاریان لا دروست بێ باشە گەر حکوومەتی ئیتیحادی ئابە و شێوەیە بۆ بمێنینەوە لەگەڵێ ئێمە هەموو ئەو هێزانەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەموو ئەندامەکانمان لە پەرلەمانی عێراق ئەمان و تا ڕۆژێک زووتر جیابینەوە لە عێراق بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام کەی و عالیەتەکەی و ئەو سەرنجامەی کەسەری بۆی کێشێ ئێمە گلەیمان لەم پرەنسیپانە هەبوو بۆیە حکوومەتی عێراق ئێستا لە مەرحەلەی لا دەولەیە لا دەولەیش لە ئێستادا حکوومەتی عێراق کۆمەڵی هێز کە چوارچەوەیەکی یاساییان بۆ دروستکراوە تەنها بۆەوەی چۆنێتی داهاتیان پێ بدرێ ئەگینان لە ڕووی جیاوازیوە حکوومەتێکە پڕە لە میلیشیا پڕە لە چەکدار کە ئەم چەک لە ڕێگەی ئەم چەکدارانەوە من قەناعەتم وایە کێشە بۆ هەرێمی کوردستان و بۆ هێزی پێشمەرگە دروستەکەن یعنی کاتێک کە بتەوێ کێشەیەک لە یەکێک لە شارەکانە دروستکە بە مجەڕەدی ئەوەی کەوە دوو کەس دەمەقاڵەیەکیان بۆ دروست بێ هەشتی شعبی دێتە سەرخەت و لەگەڵ پێشمەرگا بێتە شەڕیان و شەڕەکان بە مناوەشەیەکی داخلی دەست پێەکە هەرگیزە حکوومەتی اتحادیە لە قەناعەتی مناوە ناکە کە جێژ ڕەوانەی هەرێم کا و بە جێژ دووبارە هەرێم داگیر کاتەوە بەڵام لە پاڵ فشارە ئابوووریەکانە فشاری دەرونی دروستەکە و فشاری نیمچە سەربازی واتە بە میلیشیا شەڕ لەگەڵ هەرێمی کوردستانەکە زۆر باشە لەگەڵ ئەو لێکەوتانەی کە باسمان کرد لە پرۆسی ریفراندۆمە کە لەیەکەوێتەوە یعنی ئێمە لە دوایان پرۆسێک کە ئەم بارگرژیە دروستە بێت هیچ ڕێگە چارەیەکێک کا بێ ئەو لایەنە سیاسیانە بیگرنە بەر بۆی تووشی ئەم ناهەموارێ نەبینەوە ڕێگە چارەکە تەناوەیە هێزە سیاسەکان لە کوردستان بە تایبەتی و هێزانەی لە پشت ڕفراندۆمەوە بوون تا گەیشتە ئەم قۆناغە خۆیان بە دوور بگرن لە لێدوانی تند و نێڵن بەرپرسە سیاسیەکانیان و تەبێژەکانیان لێدوانی تون بدەن بەرامبەر بە دنیا چونکە منطق نییە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بڵێ ئەوەندە حساب بۆ هیچ هێزێکی نێودەوڵەتی ناکەم بەرپرسەکان لە هێزەکانی دیکە هیچ حسابێک بۆ هێزە عێراقیەکان ناکەن و بۆ دەوڵەتە ئەقلیمیەکان ناکەن و ئامادەی هەموو ڕوبەڕووبوونەوەکن لەگەڵ سوپای تورکە کە عوزبە لە ناتۆ و لەگەڵ سوپای عێراقا کە ملیۆنێک سەرباز و پازداری هەیە ئەم لێدوانە تەنگەژە ئامێزانە خزمەت بە دۆزەکە ئێمە ناکە ناڕژێتە بەرژەوەندی هەرێمی کوردستان بۆیە خوازیارم لە ئێستادا بۆ دۆستێک بگەڕێن کە ئەم بارودۆخە هێور کاتۆ و بۆ ئەو هێزە عێراقیە میان ڕەوانە کە بتوان قسەیەکیان لەگەڵا بکەن تاوەکو وەزعەکە بە شێوەیەک لە شێوەکان هێوەرە بێتەوە ئەگینا تەسعیدکردن لە بەرامبەر تەسعیدکردنە لە بەرژەوەندی ئێمە نی زۆر باشە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەکەی سەرۆکی حکوومەتە باسی لەوە کرد کە سەرەتاش ئاماژەم پێ کرد کە ئەمە بۆ سربەخۆی نییە و دوای ئەم پرۆسەیە ئێمە وەفدمانە بێ و گفتوگۆی جدی لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەست پێ دەکەین پێت وایە ینی پێکهاتن جارێکتر لەگەڵ بەغدا ئەستەم نەبێت خۆی پێکهاتن لە چ قۆناغێکە ئەستەمە تۆ تەسعید بکەی لە ئێستادا هەرێمی کوردستان لە مەرحەلەی تەسعیدایە تا ڕیفراندۆمەکەی جێبەجێ کردو تەسعید بوو بەس لە ئێستادا بێت تەخفیفی بکە ئەوە خاڵی دووەم سەبارەت بە
کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی سەرۆکی حکوومەت زۆر واضح بوو کە دوو ڕێی جیاواز لە ناو پارتی دیموکراتی کوردستانە هەیە سەبارەت بەو بابەتە چونکە بە زمانێک قسەیە کرد کە زۆر تەکلیفی لە تورکیا کرد کە لێیان عاز نەبێت زۆر تەکلیفی لە تورکیا کرد کە بهێڵێت یا تێبگەن لەوە خوازیار بوو کە تێبگەن لە خواستەکانیان یعنی خوازیار بوون و پاڕانەوە لە تورکیا بەم لوغەیە سەرۆکی حکوومەت دەیزانی بە چ ئاقارێکە وەزعەکە ڕۆیشتووە ینی سەرۆکی حکوومەت معلوماتی دقیقی پێگا و نامەکان ڕاستەوخۆ ئەگاتە بەڕێزیان ینی ئەو زمانی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان قسەی پێکرد زۆر جیاواز بوو لەو زمانی کە سەرۆکی حکوومەت قسەی پێکرد لەوانەیە بکرێەوە تەوزیعی ڕۆڵە ئەگەر بۆ دوو پۆست سەیرانکەین ئەو سەرۆکی بەرزترین با بڵێن لە سەرۆکایەتی هەرێم بووە کە تا ئێستش خۆی بە سەرۆکی هەرێمە زانێ لە ڕووی قانونیەوە سەرۆکی هەرێم نییە و ئەوی سەرۆکی حکوومەت ئەمە وەکو پۆستە حکوومیەکەی و ئەگەر وەکو یەک حیزبیش مامەڵە بکەن ئەو سەرۆکی پارتەکەی ئەم جێگری سەرۆکی پارتەکەیە زۆر بە واضحی دەرەکەوت دوو بۆ چوونی جیاواز هەیە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بەڵام ئەمەی کەوا سەرۆکی حکوومەت باسی لێ کرد کە زۆر داوایەکی جۆرێک لە پاڕانەوە بوو لە تورکیا کە تەفەهومی واقعەکە بکەن و باسی لەوە کرد کە دووبارە یەکەمەوە کە دوو مانگ محاولەی کردووە بواری پێ بدەن کە ئەو قسانە لە نزیکەوە بە تورکەکان بکە بەڵام بواریان پێ نەداوە یعنی ئەمە شکستی دیبلۆماسیەتی کوردیە کە تورکیا عەقدی 50 ساڵەمان لەگەڵ کردووە بۆ فرۆشتنی نەوت و غاز و بۆری لەسەر سابی ئەو بەناو خاکی ئەوە و بەرهەمی ئەو بووینەتە جێی ساکردنەوەی بەرهەم و کاڵا و کۆمپانیاکانی ئەو ئامادە نەبێت تەفەهومی کۆمەڵێک قسە بکە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە تەفەمەن جا ئەوە سەلمێنێ کە دیبلۆماسیەتی کوردی حتا لەگەڵ نزیکترین لەگەڵ خاوەن بەرژەوەندی ترین حکوومەت لە ناوچەکە کە تورکیا بەرژەوەندی زۆر باڵای هەبووە لە هەرێمی کوردستانە تەفەهومی قەزێکەمانەکە ئەبێ کۆماری ئیسلامی ئێران کە بەرژەوەندیەکانی لێی دراوە و نەوت لە ڕێگەی ئەوە ڕەوانە نەکراوە هەڵوێستی چۆن بێ ئەبێ ئەمریکیەکان هەڵوێستیان چۆن بێ کەوا شەڕی داعش لای ئەو ئەولەوێتێ کە ئێستا ئەولەوێتەکانی گۆڕاوە ئەبێ بێت فریای ئەو ناوچەیە بکەوێت ئاڵۆزیکی تری ینی ئەگەین ئەو قەناعەتی کە دوای ڕیفراندۆم دوای پرۆسەی ڕیفراندۆم وەستانێک لە ناوچەکەدا بەدیەکرێت ئەو وەستانە یاخود بە دیوی شڵەژان ناکەوێت یاخود بەرەو دابەزینی ئەو مەبەستەی کە ڕیفراندۆم لە مەرحەلەیەکەما من قەناعەتم وایە بەرەو تەسعید دەڕوات چونکە تەسعیدی ئێمە تەواو بوو لە ڕیفراندۆمەکە تەسعیدەکە ئەوەندە بوو تا ڕیفراندۆمەکە کراوە هەرێمی کوردستان کردویانە لە ئێستادا تەسعیدی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی با بڵێن ئێران لەگەڵ تورکیا دەوڵەتە ئەقلیمیەکان تەسعیدیان دەست پێکەن بە بڕوای من مەسئلەی حدودگرتن وارد نییە بە شێوەیەکی قەتعی چونکە ئەم دوو دەوڵەتە منافەسەیەکەن لەسەر بازاری کوردستان 2000 بازارێکە و کاڵای ئەوانی تیا ساغە بێتەوە بەڵام یاری بە قەزیەکەیەکەن یعنی جۆرێک لە حەربی نەفسی لەگەڵ خەڵکاکەن ئەوەی کە تۆ پێویستە ناینێرن ئەوەی کە پێویست نیە ئەینێرن ئەوەی کە پێویستە بڕاتە دەرەوە نایڵن بڕاتە دەرەوە ئەوەی کە پێویست نییە بڕاتە دەرەوە ئەیڵن ئەوە بڕاتە دەرەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەمانە واکەن لەم مەرزانە زیاتر لە حربی عساب بێ و حکوومەتی عراقیش تەشجیعەکەن بە تایبەتی لەوانەیە هەندێک هێزی ئەقلیمی حکوومەتی عراقی تەشجیعەکە بۆەوەی مناوەشاتی عسکەری دروستکە کە جاران بێلایەن ئەبوو یاخود بە زووترین کات فریای نێوەندگیری ئەکە و ئەم جارە بڕوام وایە نێوەندگیری ناکە و دەست لە پشدانی هەندێک لە هێزەکانی حەشتی شعبیەکە کە لە ناوچەکان مەشهورن بەوەی کە حقدێکی زیاد لە حەدیان بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەوەی کەماوە تۆ بیڵم حکوومەتی هەرێم نەیهێشت ببوورە نەیهێشت جۆرێک لە تەفاوزی مەرین هەبێ لە گەڵ حکوومەتی ئیتیحادیە مەسەن ئێمە جاران بە شێوەیەک لە شێوەکان ڕێیمان لەگەڵ تەجیل وانەی ڕیفراندۆمەکە هەبوو بەڵام 2000 کە ئێمە چوینە پرۆسەکە لە ئێستادا ئێمە هیچ جۆرە هێورکردنەوەیەکمان پێ ناکرێت. زۆر باشە کسەر لەسەر خودی ناوچە جێناوەکان بکەین ئەوترێت ئەم ڕیفراندۆمە جارێکی ترەمان گەڕێنێتەوە خاڵی پێش داعش کە پێشمەرگە قوربانی دانی زۆری داوە ئەو ناوچانەی بە ئەمری واقع گەڕاندەوە سەر خاکی هەرێمی کوردستان لە ئێستایان پرۆسەی وای کرد بۆشایەکی یا بەدەستەوە کە حکوومەتی ناوەند هێز بنێرێت ئەو ناوچانە جارێکتر بکاتەوە ژێر دەسەڵاتی هێزە عراقیەکان پێ دوای ئەمە ڕووبدات حکوومەتی عراقی و هێزە شیعیەکان لە بەرامبەر فشارێکی زۆر توندی ئەو هێزانن کە باسییان لەوە کرد هەرێمی کوردستان
کە هاتووەتە ئەو ناوچانە و ئەمری واقعی فەرز کردووە جارێکی کە ناگەڕێتەوە. حکوومەتی ئیتیحادی و هەندێک لە هێزە میانڕەوەکان باسییان لەوەیە کرد کە ئەوانە بە تەفاهم دروستە بێت دوایی هەرێمی کوردستان بۆ سنووری ئیدارەی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە و مادەی 140 یا بە تەفاهم ئیدارەی ئەو منتیقانە ئەدرێ. بەڵام لە ئێستادا باڵانسی تونندڕەوەکان بە تایبەتی هاوپەیمانی شیعەکان باڵە تونندڕەوەکان لە ئێستادا قسەی زاڵە کە بە هەموو شێوەیەک فشارەکەن لە حکوومەتەکەی حەیدەرعەبادی کە ئیجراعاتی یاسایی زۆر تون بەکاربێنێ و دەغدەغەی هێزەکانی حەشتی شعبیەکەن کە لەو ناوچانەی کە هەن شێوی دروستکەن و شەڕ و ئاڵۆزی هەڵگیرسێنن. زۆر باش پێت وایە وەکو کۆتا پرسیارم ماوەس ئەحمەد پێت وایە تورکیا هەم ئێران هێز بێنە ناو هەرێمی کوردستان؟ پێم وان نییە لە ڕاستیا و دووبارەیەکەمە خوازیارم ئەم قسانەی کە منە یەکەم وا دەرنەچن و ئەو تەوقعانەی منە یەکەم وا دەرنەچن هیچ کام لەم دوو هێزە سیادەی عێراق نابەزێنن بەڵام لێژ ناگەڕێن چونکە ئەمڕۆ بنەلی یەڵدرم باسی لەوە کرد کە بە هەر شێوەیەک ئازاری تورکمانەکان بن بێدەنگ نابن. ئەمە ئینزارێکی زۆر خەتەرناکە کە ئەوان ئامادەن ئەگەر هێزیش نەنێن پاڵپشتی تورکمانەکان بکەن پاڵپشتکردنیش بە چەک و تەقەمەنی لە بەرژەوەندی ئێمانە چونکە لە ئێستادا ئێمە دۆستێکمان نەماوە چەک و تەقەمەنیمان بدات. هەرچەند وتم وەکو کۆتا پرسیار بەڵام ئەم پرسیارم بۆ هات ینی لە دوای ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە دوای ڕفراندۆم ڕۆدا پێت وایە قەیرانی ئابووری زیاتر هەڵکشان بەخۆ ببینێت؟ قەیرانی ئابووری نەک لە هەرێمی کوردستان لە عێراقیش دەستی پێکردووە بە حکمی من پۆستەکەم کە بڕیاردەرم بڕیاردەی لیژنەی داری وزارەتی متابعەی مەسائلی مالیەکەم ئەمڕۆژ بازاڕی بەغدا پاشەکشەیەکی زۆر گەورەی بەخۆیەوە بینیوە خەڵک ڕوو لە ئاڵوێری دۆلار ئەکا کە تەوەقع و ترسێکی دڵڕاوکەیەک دروست بووە چ لە بەغدا چونکە بە دروستبوونی شەڕ لە هەر ناوچەیەکە اقتصاد پاشەکشەیەکە لەو ناوچەیە بۆیە قەیرانە ئابووریەکان قوڵترە بنەوە و سەخترە بن. پێت وایە حکوومەت بەدیلی هەبێت حکوومەت هەرێم؟ حکوومەتی هەرێمی کوردستان بەدیلی کەسی قبول نەبووە لەبەرەوەی قەناعەتم نییە خۆشی هیچ بەدیلێکی هەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی سامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستودیۆی سەرەکی وەڵامی پرسیارەکان دەمەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز.